برز بە پاسەوانانی شەڕەف وەریە بە یەکەی پاسەوانانی شەڕەف شۆت چەک یەکەی پاسەوانانی شەڕەف سڵای فەرماندا سڵاوکە یەکەی پاسەوانانی شەڕەف بۆ شۆت چەک پاسەوانانی شەڕەف بۆ لە چەک عەقید ڕەت کردمە سەبر فەرماندەی پاسەوانانی شەڕەف یەکەی پاسەوانانی شەڕەف ئامادەی بۆ پشکنی گەورە ئامادەبوانی بەڕێز کوردستانیانی ئازیز ئەم کاتتان باش و ڕۆژی ئاڵای کوردستانتان پیرۆز بێت. ئاڵا هێما و ناسنامەی نەتەوە و هەبوونی گەلانە. ئەمڕۆ ئاڵای کوردستان وەک ڕەمز و شکۆی نیشتیمانی و سمبوڵی خۆشەویستی و یەکپارچەیی گەل و خاچی کوردستان و ناسنامەی گەلی کوردستان دەناسرێت. ئاڵای کوردستان بە ڕەنگەکانی و بە شێوە دیزاینە جوانەکەی یەکێکە لە جوانترین ئاڵاکانی جیهان. ئاڵای کوردستان ڕەمزی قەوارەی هەرێمی کوردستانە، هەرێمێک کە لە دەستوری هەمیشەی عێراق دانی پێدانراوە. ئەو قەوارەیەش
بەری ڕەنج و خەبات و قوربانیدانی هەموو خەڵکی کوردستانە. ئێمە بۆ بەرزڕاگرتنی ئاڵای کوردستان دەریایەک خوێنی سووری شەهیدان و ئۆقیانوسێکی سپی لە ئاشتی و وڵاتێکی پڕ لە سەوزایی و سروشتێکی دڕفێنمان ئاوێتە کرد. هاوکات خۆرێکی تیشکدەری زەردی زێڕینمان لە ناوەڕاستەکەیدا جێگیر کرد کە هێمایەکە و پێمان دەڵێت ئەم کوردستانە وڵاتێکە هەرگیزا و هەرگیز خۆری ژیانی لێ ئاوا نابێت. پەرلەمانی کوردستان لە سۆنگەی بەرزڕاگرتن و چاندنی تۆی خۆشەویستی و ئینتیما بۆ ئاڵای کوردستان بە بڕیاری ژمارە 48 لە ڕێکەوتی 19/2004 بڕیاریدا ڕۆژی هەفتەی کانونی یەکەم بە ڕۆژی ئاڵا دیاری بکات بۆ ئەوەی نەوەکان و ڕۆڵەکانی ئەم گەلە بەرزی ئاڵاکەیان لەبیر نەکەن و تێبکۆشن لە پێناو بەرزهێشتنەوەی. بەڕێزان، ئەمڕۆ ڕۆژێکی گرنگ و مێژووییە بۆ گەلی کوردستان کە تێیدا گشتنەتەوە و ئاینە جیاوازەکان بەڕێز و شکۆوە یادی ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان دەکەنەوە و لە گشت لایەکی وڵاتەوە ئاڵای کوردستان دەشەکێتەوە. ئەمەش ڕۆحی بەرزەفڕی شەهیدان ئاسوودە دەکات کە خوێنی ئاڵی خۆیان پێشکەشی نیشتیمان و ئاڵاکەیان کرد. ئەم ئاڵا ڕەنجینە کە ڕنگدانەوەی پێکەوە ژیان و ئاشتی و ئازادی و ژیان دۆستی گەلی کوردستانە هەمیشە بە شەکاوەیی دەبێنێتەوە. خوشک و برایانی بەڕێز، ئێستاش بفەرمونون بۆ هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان لەلایەن جەنابی سەرۆکی هەرێم و بەڕێز جێگری سەرۆکی هەرێم. یەکەی پاسەوانانی شەڕاف لە ڕۆژی ئاڵا بۆ بەرزنرخاندنی ئاڵا پاسەوانانی شەڕاف وەریە بە پاسەوانانی شەڕاف بۆ شان چەک پاسەوانانی شەڕاف سڵای فەرماندا سڵۆکە بەرزیدا کە دەتبینم نەک هەر جوانی شای جوانانی تۆ بۆ لاوت کە بە خەمبی کاتێ دەمری تۆ بەرجیبی قوربانت بێت ڕوح و گیانم ئاڵای بەرزی کوردستانم. خوشک و برایانی بەڕێز، ئێستاش وتاری جەنابی سەرۆک نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پێشکەش دەکرێت با جەنابیان بفەرمون. کەس و کاری سەربەرزی شەهیدان، پێشمەرگە قارەمانەکان، هێزە دڵسۆزەکانی ناوخۆ، هاوڵاتیانی ئازیزی کوردستان، ڕۆژتان باش. ڕۆژی
ئاڵای کوردستانتان لێ پیرۆز بێت. ئەمڕۆ لەگەڵ جێگیری سەرۆکی هەرێم کاک شێخ جەعفەر خۆشحاڵین کە لەم ڕێ و ڕەسمەدا بۆ یادی ڕۆژی ئاڵای شەکاوەی کوردستان بەشدارین. ئەم یادە لای کوردستانیان بۆنەیەکی بەرز و پیرۆزە. تێیدا ڕێز لە هیمایەکی زیندومان دەگرین کە ناسنامە و شکۆی نیشتیمانمان بەرجەستە دەکات و وێڕای جیاوازیەکان هەمومان پێکەوە کۆ دەکاتەوە و لە پێناو هەمومان پێکەوە کۆ دەکاتەوە لە پێناو ئامانجێکی پیرۆزدا یەکمان دەخات. ئەم ئاڵایە کە بە ڕەنگە گەش و جوانەکان و بە خۆری زێڕینی پەیامی خەبات و ئاواتەکانی گەلی کوردستان بە هەموو پێکهاتەکانی هەڵدەگرێت. گزارشت لە نیشتیمان و شکۆداری و پێکەوەیی و هاوچارەنووسی و تەواوی کوردستانیان دەکات. کاتێک سەیری ئاڵاکەمان دەکەین، ڕەنج و قوربانیدان، شکۆمەندی و شانازی، ئازادی و ئاشتی، نوێبوونەوە و ئاوەدانی، ئومێد و خەباتی هاوبەشی گەلی کوردستان بە هەموو پێکهاتەکانیەوە دەبینین. ئاڵای کوردستان بە دەستی دڵسۆزانیەوە لە بەردەم هەموو سەختی و بربەستەکاندا خۆڕاگر بووە. بۆیە گەل و وڵاتەکەمان بە هیوا و متمانەوە بەرەو داهاتوویەکی گەشتر هەنگاو دەنێت. کوردستانیانی خۆشەویست، ئەم ساڵ لە دۆخێکی هەستیار و ناسکی ناوچەکەدا یادی ئاڵای کوردستان دەکەینەوە. کاریگەری و لێکەوتەکانی ئاڵۆزی و ڕووداوەکان لەسەر ئاشتی و سەقامگیری بوونەتە مایەی نیگەرانیەکی زۆر. بۆیە ئەرک و بەرپرسیارەتی هەموو لایەکمانە کار بکەین بۆ پاراستنی ئاشتی و سەقامگیری کە پێویستیەکی هەرە لە پێشە بۆ ناوچەکە. ئێمە لە هەرێمی کوردستان پابەندین بە کارکردنی بەردەوام لەگەڵ هەموو لایەنە پەیوەنددارەکان لە عێراق و لە ناوچەکە و لەگەڵ وڵاتانی جیهاندا بۆ کەمکردنەوەی گرژیەکان پێکەوە هاوکاری دەکەین بۆ بەهێزکردنی دیالۆگ و گەڕان بە دوای چارەسەری ئاشتیانە کە مافی هەمووان بپارێزێت و داهاتوویەکی ئارام و جێگر بۆ گەلانی ناوچەکە مسۆگەر بکات. عەزموونی کوردستان لە پێکەوە ژیانی ئاشتیانە دەتوانێت ببێتە نمونەیەک بۆ تێپەڕاندنی قەیرانەکان و بەدیهێنانی ئاشتی. ئەمڕۆ کە ئاڵای کوردستان بەسەرمانەوە دەشەکێتەوە، یەکبوونمان نیشان دەدات. تەبایی و پێکەوەیی هەموو لایەنە سیاسیەکان و پێکهاتەکانی کوردستان بە تایبەتی لە دۆخی ئێستای ناوچەکەدا هێز و کلیلی سەقامگیریە. هەرێمی کوردستان بۆیە دەبێ هەمومان پێکەوە کار بکەین و بەرژەوەندی باڵای گەلەکەمان لەسەروی هەموو شتێکەوە بێت. هەر بەم بۆنەیەوە پێداگیری لەسەر گرنگی و پێویستی پەلەکردن لە پێکهێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. بەلێک تێگەیشتنی لایەنەکە سیاسیەکان کە دەبێ ئەو ئەرکە بە زوویی جێبەجێ بکەن. لە عێراقیش لەگەڵ حکوومەتی فدرالدا بۆ چارەسەرکردنی کێشەکان ئامادەین بە دیالۆگ و لێکتێگەیشتن پێکەوە هەمومان هاوکاری و هەماهەنگی لەگەڵ یەکتر بکەین. گەلی خۆشەویستی کوردستان، ئاڵای کوردستان ڕەنگدانەوەی بەها هاوبەشەکانی ئێمەیە کە دیدگا و سیاسەتەکانمان بۆ بنیاتنانی کۆمەڵگەیەکی مەدەنی یەکگرتوو بەهێز پێک دەهێنن. بۆیە لەم بۆنە پیرۆزەدا هاوڵاتیانی ئازیزی کوردستان و پێکهاتەکانی لە هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە کە بەردەوام دەبین لە بەهێزکردنی پێکەوە ژیانی ئاشتیانە
چونکە باوەڕمان وایە دیالۆگ و ڕێز لە یەکگرتنی پێکهاتەکانی کۆمەڵگە بنەمای سەقامگیری وڵاتە. هەروەها پابەندین بە پاراستنی کەلتوری پێکەوە ژیان و فرەئائینی و نەتەوەیی. ئەمە سەرچاوەی هێز و جوانی و مایەی شانازی گەلی کوردستانە. وەک هەمیشە پشتیوان دەبین بۆ پاراستنی ناسنامەی هەموو پێکهاتەکان لە هەرێمی کوردستاندا. کار دەکەین بۆ چەسپاندنی ئازادیەکان و مافەکانی مرۆڤ و یەکسانی و دادپەروەری کە بنەمای سەرەکین بۆ بنیاتنانی هەر کۆمەڵگەیەکی پێشکەوتوو. هەروەها بۆ بەهێزکردنی دامەزراوەکان و مسۆگەری بەشداری کارای پێکهاتەکان لە هەموو کایەکانی ژیاندا کۆڵ نادەین و بەردەوام دەبین لە هەوڵدانمان بۆ چارەسەرکردنی کێشەکان بە دیالۆگ، چونکە ئەوە تەنها ڕێگەمانە بۆ نەهێشتنی ناکۆکیەکان و بەهێزکردنی تەبایی و پێکەوەیی لەگەڵ بەهێزکردنی هاوکاری هەرێمی و نێودەوڵەتی بۆ نیشاندانی کوردستان وەک نمونەیەک لە ئاشتی و گەشەپێدان و پێکەوە ژیان و سەقامگیری. هاوڵاتیانی کوردستان، وێڕای هەموو ئەو کێشە و ئاڵۆزیانەی لە ناوچەکەدا هەن، باوەڕمان وایە بە ئیرادەی یەکگرتوومان و بەتوانامان لە تێپەڕاندنی ناکۆکیەکان دەتوانین ببینە بەشێک لە چارەسەر نەک بەشێک لە کێشە. با پێکەوە کار بکەین بۆ پاراستنی ئاشتی و ببینە نمونەیەک لە بنیاتنانی سەقامگیری و هاوکاری هاوبەش. با ئاڵای کوردستان بەرز ڕابگرین و پەیمان نوێ بکەینەوە کە درێژە بە ڕێگەکەمان دەدەین بەرەو داهاتوویەکی گەشاوە، داهاتوویەک کە تێیدا هەرێمی کوردستان ببێتە هیوا لە ناوچەکەدا. هەر بەرز و هەمیشە شەکاوە بێت ئاڵای کوردستان. سڵاو و درود بۆ گیانی پیرۆزی شەهیدان، سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەنوێنین و یادیان هەمیشە بەخێر. هیوای ڕۆژێکی خۆشیش بۆ هەمووتان دەکەم و دیسانەوە ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان لە هەموو کوردستانیان پیرۆز دەکەم و بەخێر بن سەرچاپ. زۆر سوپاس.